سلێمانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لەسەر ئەو بارودۆخەی هەرێمی کوردستانی پیاتێ دەپەڕێت بۆ ڕای گشتی. سڵاوی خوای گەورەتان لێبێ. جەماوەری بە شەرەف و ستەم دیدەی کوردستان، زانایانی ئاینی بەرز و قەدرگران، حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان، سەرجەم ڕێکخرا و لایەنە پەیوەندیدارەکان، وەک هەموو لایەک ئاگادارن هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندەها قەیرانی سیاسی و ئابووری و ئیداری جۆراوجۆر بۆتەوە. بۆیە ئێمە لەم کات و ساتە هەستیارەدا و لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئاینی و نیشتیمانی و ئەخلاقی خۆمانەوە بە پێویستمان زانی هەڵوێستی خۆمان لەم چەند خاڵەی خوارەوەدا ڕابگەێنین. یەکەم، ئێمە لە زانایانی ئاینی پشتیوانی خۆمان بۆ ڕووداوەکانی سەرجەم، بۆ داوەڕەواکانی سەرجەم مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران و چین و توێژە جیاوازەکانی هەرێمی کوردستان دووپات دەکەینەوە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان موچەی سەرجەم فەرمانبەران لە کاتی خۆیدا دابین بکە و موچەی مانگە ڕابردوەکانیان بۆ بژێڕێتەوە و چیتر چین و توێژی ماندووی فەرمانبەران باجی قەیرانەکان نەدەن و بژێوی ژیانیان باشتر بکرێت. دووهەم، داوا لە 5 لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان دەکەین لە دانیشتنی ئەمڕۆدا بە گیانی بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە هەستیارەی هەرێمی کوردستان بکەن و واز لە بەرژەوەندی حیزبی خۆیان بهێنن لە پێناو هێنانەدی ئامانجە باڵاکانی ئەم هەرێمە و بەرژەوەندیە گشتیەکاندا. سێم، پشتیوانی خۆمان بۆ هێزەکانی پێشمەرگە و سەرجەم پارێزەرانی ئاسایش و ئارامی خاک و خەڵکی ئەم هەرێمە دووپات دەکەینەوە. پێمان وایە هێزەکانی پێشمەرگە تاکە پارێزەری خاک و نیشتیمانی کوردستانن. ئەم ڕۆژ لە پێناو چەسپاندنی ئارامی و ئازادیدا بەرەنگاری گروپێکی تیرۆریستی وەک داعش بۆتەوە و لە جیاتی هەموو وڵاتانی دنیا و هەموو مرۆڤایەتی شەڕی تیرۆرەکە. چوارەم، ئێمە لە لقی سلێمانی یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان داکۆچی لە سەروەری یاسا و چەسپاندنی دادگەری کۆمەڵایەتی و کۆتایی هێنان بە سیاسەتی هەڵاواردن و پاوانخوازی دەکەین. داواکاریشین پەرلەمانی کوردستان وەک تاکە دەسەڵات و نوێنەری ڕاستەقینەی میلەت سەروەری یاسا بەرجەستە بکات و ڕێگە لە گەندەڵکاران بگرێت و چیتر سامانی ئەم وڵاتە بەفیڕۆ نەدرێت و بەڵکو بخرێتە خزمەتی هەمووان و داخوازیشین بە هیچ پاساوێک ڕێگە نەدرێت ئارامی و ئاسایشی ئەم نیشتیمانە پڕ ئازارە تێک بدرێت و نەخرێتە ژێر پرسیار و بەهێڵی سوور دانەنرێت. پێنجەم، بەهێڵی سوور دابنێت ببورن. پێنجەم، ڕوو دەکەینە دامەزراوەی هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان کە بەو بەرپرسیارانە و دڵسۆزانە مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکەن و خۆیان بە دوور بگرن لە هەر ڕەفتارێک کە ببێتە مایەی لێکترازان و پەرتەوازایی و دروستبوونی پشێوی و تێکچوونی باری ئارامی لە کوردستانی خۆشەویستمان بۆ ئەوەی پێکەوە لەم بارودۆخە هەستیارەدا هەمومان بتوانین بەسەر پیلانی دوژمنان و نارانی میلەتەکەمان زاڵ بین. شەشەم، داواکارین شەفافیەت و بەرچاوڕوونی لەسەر جەم داهات و خەرجیەکانی هەرێمی کوردستاندا هەبێت. چیتر داهاتەکان بە شێوازی شاراوە نەمێنێتەوە و ڕێگە نەدرێت کەسانی هەلپەرست دەست بۆ قوت و ژیانی هاوڵاتیانی کوردستان بدبن و کەسانی گەندەڵ و گەندەڵکار و خۆپەرست لێپیشینەوەیان لەگەڵدا بکرێت و ڕوبەڕۆی یاسا بکرێنەوە و بە سزای یاسایی خۆیان بگەن. کەرتە خزمەت گوزاریەکانی تەندروستی و ئاو و کارەبا و پرۆژەکانی تر گەشەی زیاتریان پێ بدێت و بودجەی پێویستیان بۆ دابین بکرێت و جوڵەی ئابووری چیتر لەو قەتیز بوونەدا نەمێنێت و لە گەشە نەوەستێندرێت. لەگەڵ ڕێز و حورمەتمان بۆ هەموو لایەک یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان 8 دەی 2015 25 دوانزەی 1436 کۆچی سلێمانی. سپاس بۆ ئێوەش ئەزیزانم، سپاستان دەکەین بێەوەی بنیاڕەبی. بەڵە بەڕێزانەوەی